سڵاتانە بە بینەرانی 964 متوانە نەقیم لە ئەڵلقەیەکی تری بەرنامەی سعاتی سفر بۆ شرۆڤەکاری سەربازی هاتمە وڵاتان. لە بەرنامەی پێشووە باسی جەنگی دووەمی جیهانیمان کرد لە نێوان ئەڵمانیا و وڵاتانی هاوپەیمان لە ئەوروپا بەوردی. بەڵام جەنگی دووەمی جیهان شەڕێکی تری خوێناوی تێدا بوو لە نێوان ئەمریکا و یابان. تەنانەت کارگەیشتەوە ئەمریکا بۆمبی ئەتۆمی بەرامبەر بە یابان بەکاربێنێ. بەڵام هەر لە سەرەتایی شەڕەکەوە یابان گورزی کوشندەی لە دەریاوە دا لە ئەمریکا و تووشی شۆکی کرد. ئەو مودەی شەڕی نێوان ئەمریکا و یابان ڕووداوگەلێکی زۆر جیاواز و شەڕی خوێناوی تیادا ڕوویدا. من هەوڵە دەم لە مەڵقەی بەرنامەکەدا زۆر بە وردەکاریەوە باسی شەڕی نێوان یابان و ئەمریکا لە جەنگی دووەمی جیهانی بکەم لەگەڵ عەقید سەلامە سەد ڕایشکاری 964 بۆ کارباری سەربازی. جەنابی عەقید بەخێر بیتەوە. سپاس بۆ جەنابەت. شەڕێکی تری خوێناوی لە جەنگی دووەمی جیهانی شەڕی نێوان یابان و ئەمریکا بوو. ئەمەیان چۆن ڕوویدا؟ شەڕی یابان و ئەمریکا لە ساڵی 1940 دەستی پێکرد. بەڵام پێشەوە یابان ئاسیایی نیوەی ئاسیایی گرتو بوو، بە چین، بە تایلاند، بە مالیزیا، بە فلیپین. بیری لە چۆنەڵین تەوەسع فراوان بوونەوە کە وڵاتاندا گیر بکاتن و بڵاو بێتەوە لە وێلانە. چونکە یابان وڵاتێکە نەوتی نییە، پێویستی بە نەوت بوو لە هەندی سینیەوە ئەو کاتە کە ئەو ناوچانە هەمووی بگرێتن و لە بەندەسەڵاتی خۆی بێتن و ئیستیفادە بکاتن بۆ ئالەتی حرب کە بەکاری بێنێتن. لەبەرەوە ئەو ناوچانەی هەمووی گرتو بوو. لە هەمان کاتە هەوڵی ئەوەیەدا کە بڵین داگیرکەری فەڕەنسی و بەریتانی و ئوستورالی لە ناوچانە دەربکاتن، هەمووی بکەوێتە بەندەستخۆیەوە. چونکە گەر بزانین یعنی ئەو چۆنە هەتاکو کە باسی ڤێتنامان کردبوو کە فەڕەنساوانە داگیریان کردبوو، هەوڵی ئەوەیەدا ئەوانە دەربکاتن لە ناوچانە. بۆیە ئەمریکا چووە شەڕەوە دژی یابان، بەس دوای ئەوەی کە یابان دەسی وەشان. زۆر باشە، باسی ئەو دەستوەشان ناکەین. چەقی ململانەی لەسەر ینی کۆنتترۆلکردنی زەریای ئارام بوو لە نێوان ئەم دوو وڵاتەدا. کێ باڵا دەست بوو لەمەیە؟ لە بیدایەتی لە ئەوەڵی یابان کۆنتترۆلی کردبوو، دەستی باڵای هەبوو بەسەریا، یانی بۆ نمونە تیجارەتی و بەواخری تیجاری و بڵێن هی سیڤیل مەدەنی و ئەوانە یابان هەمووی کۆنتترۆل کردبوو. لە فلیپینەوە، لە جزر سلەیمانەوە، لە تایلەندەوە، لە دەریای چینەوە، هەمووی لە بەندەستی یابان بوو لەو کاتەیە. یەکێک لە هۆکارەکانی ڕاکێشانی ئەمریکا بۆ شەڕ لەگەڵ یابانە هێرشەکەی یابان بوو، هێرشی پێرڵ هاربەر. ئەمە چۆن بوو؟ چی ڕوویدا؟ ئەمریکا هێزی دەریایی خۆی هەمووی لە پێرڵ هاربەر کۆ کردبووە. هێنابێ خۆی ئامانجێکی هەبوو ئەمریکا کە ئەمە هێزە هەمووی لێوێ کۆ بکاتەوە، ئەبێ بەتەمای شتێبێ، بەس کەس نازانێ بەتەمای چی بوو. یابان لێرە هەر وڵاتێکە ئەکەوێتە شەڕەوە بەتەمای شەڕ بێت، تۆ ئەبێ شتێ پێوێترێ ئەضەربە الوقائیە، لێدانی خۆپاراستن. لێدانی خۆپاراستن ئەگەر سەیریکەی بگەڕێتەوە لە هەمووی مێژوویە، هەتاکو لە ئەڵمانیا لە هەموو شەڕەکانە بگەڕێنەوە بە باسی ناوچەی ئێرە بکەین، مەسەڵەن ئیسرائیل و مەسر و عێراق وانە، ئەگەر بیتە 67 عینی ضەربە الوقائیە لێدانی خۆپاراستن، ئیسرائیل دەستی وەشان لە مەسر وێرانی کرد، بۆی نەتوانێ وەڵام داتەوە. لە 73 شەڕی تشرین مەسر دەستی وەشان لە ئیسرائیل بە تەڕیاتی سەوالیخ و معسکراتی تەدمیر کرد، بۆی نەتوانێ وەڵام داتەوە کەتوانی هێڵی باردیف بشکێنێ و سینا بگەڕێنێتەوە. هەندا عێراق و ئێران 200 فڕۆکەی عێراق وەکو باسیم کرد عینی خۆی بپارێزیێ، بەڵام ئەوەی عێراق فەشەلی هێنا سەری نەگرت. یابان ئەم مەبدەئە هەموو سوپایە بەکاری دێنێتن. ئەتوانین بڵێیت دەست پێشخەریەکە، دەست پێشخەری بۆ ئەوەی خۆت بپارێزی لە وەڵامدانەوە کە وەڵامت نەداتەوە بەهێز. 6 حامیلەی طائراتی یابانی لەگەڵ مدەمیرات و غەواسات و فرقاتە و تەڕاد
لە محیط الهادی بوو بڕیاری هێرشکردنیاندایە سەر پێرل هاربەر لەو هێرشە 353 فڕۆکە بەشدار بوو بە 353 353 فڕۆکە بەشداری ئەو هێرشە بوو کە کرایە سێ شەپۆڵ شەپۆڵ یەکەم 183 فڕۆکە دوایەوە بە دوای ئەجا شەپۆڵی سێم یەکەم شەپۆڵی کە هێڕشی برد لە سێ مودەمیرەی ئەمریکی لە پێرل هاربەر کە وەستا بوو لە ناویدا سێ مودەمیرەی لە ناودا مودەمیرەیەکی ئەلغام ئەوەشی لە ناودا جگە لە کۆمەڵێ بڵین زەوارقی حربیکە ئەوانەشی لە ناودا کۆتایی پێهێنا لێدانێکی زۆر بەهێز بوو شەپۆڵی دووەم ئیتر لە شوێنە حەیەویەکانیدا بڵین لە کارخانە و مەتارات و ئەوانە شەپۆڵی سێمیش کۆتایی بەمەهێنا زەرارێکی زۆر گەی بە ئەمریکا بۆ نمونە 188 فڕۆکەی ڕۆیی لە ئەرز وەستا بوو ئەمریکا بێ ئەوەی بەرز بێتەوە لە ناوی بێ ئەوەی بەرز بێتەوە هەنێ فڕۆکە بەرز بووەوە بەس هەمووی خرایە خوارەوە چونکە یابان جگە لەوانی کە بڵین بۆمباردمانی هەبوو کە قەس پێ کرد فڕۆکەی شەڕی ئاسمانی لەگەڵا بوو کە بتوانێت ئەمانە پارێزێتن بکەوێتە شەڕە لە کۆتاییە یعنی ئەمریکا هەڵەیەکی زۆر گەورەی کردوێنانەکە ئەم هێزە بە بێ ئەوەی بیپارێزیتن و ئاگات لێبێتن هیچ معلوماتێکی استخباراتی نەبوو لە هەمان کاتە لە ناو پێرل هاربەرە سیخوڕی یابانی هەبوو کە پەیوەندی هەبوو پێیانەوە و ئەگەر پێرل هاربەر جەزیرەیەک یعنی شاخاوی تایە تۆ مەڕاستت هەیە جگە لەوەی ئەگەر بەڕادار فڕۆکەکە نەبینی زۆر نەوی بێتن توانی بە چاو ببینی ئەمە دووسێ فڕۆکە نییە 353 فڕۆکە بەشداری کردووە مالیەکی زۆر گەورە بوو ینی وێرانی کرد لە پێڕڵای وێرانی کرد لە یەک مودەمیرەیەکی تر نەگەیشت بووە پێرل هاربەر ئەوە بگەیشتایە کۆتایی بە هێزی دەریایی ئەمریکا ئاهات لەوێنانە لێرە من تێناگەم ینی یابان هەڵەیەکی زۆر گەورەی کرد تۆ کە ئەمە توێران کرد ڕێکرابەوە لە پێشت ئەیتوانی ئەو مودەمیرانە و حامیلەی تائیرات و بۆ هەموو سەربازەی لە ناوێتی ڕێک بڕوا بۆ لۆس ئەنجلس و لەوێت دابەزێ بەبێ ئەوی هێز لە پێشی هەبێت بۆ ئەمەی نەکرد نەیکرد و کشایەوە ئەدمیراڵەکەی بڕیاری ئەوەی نەدا باشە وەڵام ئەمەم گەڕێنێتەوە بۆ پرسیارێک کە یعنی بەشێکی وەڵامەکەم وەرگرتوێتەوە بەس ئەوەی کە یابان بۆ ئەم دەست پێشخەریەی کرد لە ڕاستیە چکە باستەوە کراکە ینی بەشێکی بەوەی و ئابلوخەوە بووە کە ئەمریکا خستوێتە سەر یابان هەر ئەم هۆکارە بوو یاوە کارگەلێکی تر هەبوون کە یابان ئەم دەست پێشخەریە زەخمە گەورەیە بکاتە سەر هێزی دەریایی ئەمریکا بەڵە خۆی ئەمریکا و بەریتانیا هیساریان خست بووە سەر یابان زۆر کاری کردبوو لە یابان یابانە ئەبواە لەم حاڵەتەیە دەربچێ پێویستی بە نەوت بوو دەرهێزی دەریایی ئەمریکا لە پێشێتی جگە لە هێزی دەریای ئەمریکا ئێمە کە باسی پێرل هاربەرەکەین تۆ هێزی دەریای وڵاتانی تریشت هەبوو لەو ناوچەیە ئوسترالیات هەبوو نیوزلەندات هەبوو کەنەدات هەبوو بەریتانیات هەبوو لە هەمووی لێ بوون بەڵام لە پێرل هاربەر نەبوون کە لێدرا دابش کرابوون لە جزر سلەیمان و ئوسترالیا و نیوزلەندەوە ئەو ناوچانە ئەمەی کە دەسی وەشاند ئەبواە بگەڕایەتەوە دەریا هەمووی کۆنتترۆل بکاتەوە جارێکی کە و لەم حیسارەت دەربچێتن و نەوت و ئەشیای خامی دەست بکەوێت لە ئاستن و مەعادنی زەوی بۆ ئاڵەتی حربی خۆی کە بتوانێت کۆنتترۆلی ئاسیا بکاتن بە هەموو جۆرێکی زۆر باسی ئەو ژمارە زۆرە لە بەشداریکردنی فڕۆکەت کرد لەلایەن یابانەوە بۆ لێدان لە پێرل هاربەر و ژێردەریایی و کەشتی و چەکوەستیحە ئەو جۆرانە چی بوون جۆری فڕۆکەکان جۆری ژێردەریایەکان کە لەو شەڕەدا بەکارات بە نسبەتی فڕۆکەی یابانەوە جارێ ئەو فڕۆکەی بە سەرەکی ینی کە بڵێن عامود فەقەریە بەکاری دێنێتن تۆ ئەگەر بتەوێت ئاسمان کۆنتترۆلکەی ئەبێ فایتەرت هەبێتن ئەو فڕۆکانی کە شەڕی ئاسمانەکاتن و ئاسمانت بۆ کۆنتترۆل بکاتن فڕۆکەکانی لە جۆری میتسۆبیشی بوو باشە میتسۆبیشی پێیانەوە زیرۆ و KI 44یان هەبوو ناکەجیمە کە بوو بۆ نەفات و لە هەمان کاتە KI 44یان هەبوو ئەم جۆرە فڕۆکانە سەرەکی بوو بەکاریانە هێنا
جگە لەوانە غەواساتی قەزەمیان هەبوو پێیانەوت بەکاریانە هێنا لە دەریا هەتاکو لە پێرل هاربەرە جگە لە فڕۆکەکان ینی غەواساتی قەزەمیان بەکاری هێنا لێوێنانە تاکو هەنێکشی سێ دانەی وابزانم لێوێنانە تەقیەوە و لە پێرل هاربەر لە بیرم چوو پێ بڵم چونکە زیانی ئەمریکا 2400 سەرباز زیاتر بوو. وەڵاویستم پرسیاریەوەت لێ بکەم یعنی لە مێژووی شەڕی دەریایی ئەمریکا بە قورسترین هێرشدان هەر بەڕاستی وایە زیانە گیانەکان چی بوونەوەی کە زیاتر لە 2400 سەربازی لێرە ناوچوو 1970 ببوورە 1970 فڕۆکەی لێڕۆیی لە دەریا بەڵام زیانی یابان هەر حیساب ناکرێت بە بریندار و کوشتاریەوە 65 کەس بوو 29 فڕۆکەی کەوتە خوارەوە لە 350 فڕۆکە بەو هێرشە زەخما 29 دانەی کەوتە خوارەوە توانیان بیخن ینی ئەمریکا ئەو زیانەی کە بەری کەوت شتێکی ئاجایی بوو لە تەمەن ژیانی ئەمریکا شتی وای بەسەر نەهاتووە بەو شێوازەکە هێرشێ بکرێتە سەری و بەبێەوەی ئاگدار بێت. باش ئەوەی جۆری فڕۆکەکانی یابانمانزانی کە ئەوانەی ئەمریکا چی بوون چی جۆرێک بوون کە لە ناوچوون ئەو کاتوانەی پێشەوەی کە هەڵسا ینی ئەوان بە پی بەکاری دێنن مۆستانگ ینی پی 42 بوو پی 51 مۆستانگ بوو بەکاریانە هێنا لێوێنانە ئەم مۆدێلانەیان کە دروست کرد بۆی بەڕووی میتسۆبیشی بکەوێتەوە جۆری زیرۆ چونکە فڕۆکەیەک بڵین بەعیدن مەدا ئەیتوانی ماوەیە زۆر بڕوا بە ئاسمان بە سوتەمەنی خۆی مناوەڕەیەکی مانۆڤەر مناوەڕەیەکی زۆر بە قووەتی هەبوو تایبەتی لە ڤێرتیکەڵ کە بەرزە بووە بۆ ئاسمان میتسۆبیشی فڕۆکەی ئەمریکی کە بە دوایە کەوت ئەگەیشتە ڕادێت تەواو توانای ئەوەیە ئەمریکیەکە بایە بکشابایەتەوە کە کشایەوە یابانیەکە دابەزیە پشتی لێ دای خستە خوارەوە تاکوبی 51 مۆستانگ وانەیان دروست کرد ئەو کاتە توانیان ینی بەرامبەر ئەم فڕۆکانەی یابان بوەستن و بیخانی بەو تەکنیکی کە جەنابەت باست کرد زۆربەی فڕۆکەوانەکانیان بە تەکنیکە ئەکەوتن کە دوای فڕۆکەی یابانیە کەوتن بەرزە بووە بۆ شێوازە اینە دوایەوە یابانیش فڕۆکەوانی باشی هەبوو ینی فڕۆکەی ئەمریکیان زۆر خستە خوارەوە زۆر باشە ئەم شەڕەش شەڕی ئەمریکاوابان وەرچەرخانی زۆر تیا بووە و یەکێک لە مەیدانەکانی شەڕ فلیپین بووە یعنی ئەمە شتێکی سەیراگەر بەلای هەندێک کەسەوە باسیکەی لە سەرەتای شەڕەکەەوە یابان دەستی بەسەراگرت بوو کۆنتترۆلی کردبوو لە کۆتایی شەڕەکە ئەمریکا ئەمە چۆن بوو ینی فلیپین چۆن لەم نێوەندەیە بوو بۆ مەیدانی شەڕ شەڕ ستراتیژەتی شەڕ دەست پێکا کە چۆن ناوچەکان بگری چۆن ڕێی تەعبیئەت هەبێتن لۆجستی چۆن یە ستراتیژی بی کە بیگریتن فلیپین ئەگەر لە نەخشەیە سەیریکەی زۆر گرنگ بوو بۆ هەردوولا لەبەرەوە ئەمریکا هێرشی بردەسەری تایبەت لە مانێڵە پایتەختی فلیپین شەڕە زۆر سەخت کرا زۆریش کوژرا لەناوە تاکو ئەمریکا توانی هێزی یابان دەربکاتن لە مانێڵە و پاڵی بنێتن و لە هەمان کاتە لە شاری سیبۆی فلیپین لەسەر دەریا ئاویش لەوێ شەڕێکی سەخت کرا بەڵام یابانە و شەڕی دۆڕان لێنانە و ئەمریکا و بەریتانیا و ئوسترالیا و نیوزیلەندا و هێزی فلیپین زۆر زۆر بوو تۆ کە یابان شکایەوە سەرەکی فلیپینیەکان کە لە ناو وڵاتە دژی یابان شەڕیانە کرد ڕۆڵێکی گرنگیانە هەوان تۆ ئەمە وڵاتی خۆیەتی کە شەڕێکاتن یارمەتی ئەمریکا و بەریتانیا و نیوزیلەندا و ئوسترالیا و کەنەدا ئەمانە هاوکاری هەتا هۆڵەندا لە ناو شەڕەکە بوو هۆڵەنداش لی بوو بەڵێ زۆر باشە یەکێک لە شەڕەکانی تر نیمچە دورگەی باتان کە ئەمەش جۆرێک لە جۆرەکان بە شکستێکی گەورە بۆ ئەمریکا شکاوەتەوە و نووسراوەتەوە لە مێژووە ئەمە چی ڕوویدا لە نیمچە دورگەی باتان لە باتان سەربازی یابانی تیا بوو لەوێنانە ئەمریکا لەگەڵ هاوپەیمانەکانی ئەم وڵاتانەی کە باسیم کرد بەریتانیا ئەوانە ویستیان بیگرن بیگەڕێنەوە لە دەستیان سەربازی فلیپینیشیان زۆر لەگەڵا بوو بە 76,000 سەربازەوە هێڕشیان بردە سەریان بەڵام کە داخڵ بوون
دەریای یابان توانی تەوقیان کاتن کۆنتترۆلی کرد چی کرد لێرە حیساری خستە سەریان 3 مانگ لەسەر ئەو 76,000 لەسەر 76,000 3 مانگ حیسار کرایە سەریان شەڕ سەخت بوو بەڵام 76 نە خۆراک نەفیشەکەی شتێ پێیان ناگەی یابانیەکان پیانەگەی لە کۆتاییە 76,000 سەرباز تەسلیم بوو بەیاندا بەدەستەوە لەو 76,000 سەربازە 22,000 ئەمریکی بوو تەسلیم بوون بەدەستیانەوە کە تەسلیم بوون ئەم 76,000 سەربازە 90 کیلۆمەتر بە پابردیانیان بۆ معسکەراتی زیندان لەو 90 کیلۆمەترە ڕۆیشتن 6,000یان لێمرد لە ڕێگا چونکە تۆ ناتوانانی خواردنیان بدەیتێ ناتوانانی سراحەتیان بدەیتێ ناتوانانی دەرمان و پزیشکی و نەخۆش و ئەوانە و برینداریان تایە مانە لە ڕێگا ئەمرن 6,000یان لە ڕێگا مرن لەو 22,000 سەربازە ئەمریکیە کە کۆتایی جەنگ تەواو بوو یابان و ئەمریکا 15,000 گەڕایەوە بۆ ئەمریکا لەو ژمارەیە بۆ وڵاتی کەوکە ئەمریکا ینی 7,000 بەجارێ بمرێ زۆر زۆرە ئەمە ئێستاکە لە مێژووە مەسەڵەن بۆ نمونە باسی ناکەن بڵاوی ناکەنەوە چونکەمە شکستێکی گەورەیە بۆ ئەمریکا تۆ 76,000 سەرباز بکەوێتە دیل شتێکی سەیرە ینی عەدەدەکە زۆر زۆرە هاتاکو ئەمریکا باسی ناکاتن ینی هاتاکۆ گەر هۆلیوود فیلم دەربکاتن ئەم شتانە باس ناکرێتن ینی جۆرێک لە فاکت لە ڕاستی نایگوازێتەوە چونکە تۆ مێژوو چی نووسە مێژوو ئەو کەسایی نووسە کە سەرکەوت لە شەڕاوی دۆڕاوە ناتوانێت مێژوو بنووسێتن کە من سەرکەوتم لە شەڕەکە مێژوو خۆمەی نووسم و بە کەیفی خۆمەی نووسم ئەگەر شتێک ڕاست نەبێتن ئەی خەمە ناوەڕاستەوە تۆ بێ باوەڕی پێ بکەیت چونکە من سەرکەوتنم بەدەستێناوە ئەگەر بگەڕێتەوە لە محکەمەی نۆرنبەرگ هێرمان کێرنێک ینی دادوەرەکە لی پرسی وتی دوایەوەی سزاییدا و حکمیدا وتی جیهان لەعنەتتان لێکاتن وتی بەڵێ لەعنەتمان لێکا لە بەرەوەی ئێوە سەرکەوتنتان بەدەستێنا ئێوە مێژووە نووسن بەڵام ئەگەر ئێمە سەرکەوتنمان بەدەست بێنەبایە و ئێمە مێژوومان بنووسی بە ئەو کاتە جیهان لەعنەتی لێوە کرد بە شێوازێکی تریان نووسی بە شێوازێکی خۆیان چێ سەرکەوتنی بەدەستێنا ئەو مێژووە نووسێت زۆر باش یەکێکی تر لە وێستگا گرنگەکانی ئەم شەڕە مێندوای بوو شەڕی مێندوای ئیتر لە دوای ئەوە یعنی جۆرێک لە بەشکستی یابانە شکایەوە بەرەو لاوازبوونی یابان ڕۆیی وردەکاری ئەمە چی بوو؟ مێدوێی ئەویش جەزیرەیەکە لەناو محیط الهادیە ئەو کاتە لێوێنانە نێمێت خۆی سەرپەرشتی ئەو شەڕەیە کرد لێوێنانە نیمتس هەتاکو ئێستاکەیانی حامیلەی طائراتی ئەمریکی USS نیمتس گەورەترین حامیلەی طائراتە بەناو ئەوەیە نیمتس دەرسێکی وەرگرت لە پێرل هاربەرە ینی هەر جەنێراڵێ بێتن هەر ئەدمیراڵێکی بەحری بێتن دەرسێ وەرەگرێ لە شەڕێک کاکەوە دەڕ ئەبێ بیخێنێ بۆ من دۆڕام لەوێ ئەساس گرنگ ئەوە بوو کە شفرەی یابان حەلکرا کە شفرەکە زانرا یابان چه هەنگاوێ بنیە بە تەمای چی بێت و ئاگداری چونکە ئاگات لە ئەتیساڵاتیان هەیە لە شفرەکەیانە واتە تۆ ئامادە ئەبی بۆ هەر شوێنێ بڕواتن ئەمە بووە هۆی ئەوەی کە یابان لە مێدووی حامیلەی طائراتەکانی بفۆتێ نقوم بێ غەواسەی لێ بڕوە مودەمیراتی لێ بڕوە هەرچەندێ ئەمریکا زەرەرە زۆریشی کرد چونکە ئەمریکا لە شەڕی یابانە ئەو فڕۆکەوانانەی کە هێزی ئاسمانیان تەوا کرد کولیە هەمووی ملازم بوو مانگێ بوو نەبوو تەخەڕش کرد بوو ئەیانیان نرد بۆ یابان بۆ شەڕی یابان فڕۆکەوانە یابانیەکان خبرەتیان زیاتر بوو ینی بۆ نمونە لە 22 فڕۆکە سربێک پێک هاتووە لە 22 فڕۆکە کە ئەچوو بۆ شەڕ لە ئاسمانە لەو 22 دوانیە گەڕایەوە ئەویتری هەموو یەکەوتە خوارەوە لە ناوەچوو دوو فڕۆکە ئەگەڕایەوە ئەویش نمبەر 1 نمبەر 2 قائدی سربەکە بوو دەگەڵ جێگرەکەی ئەوانەی تر کە ملازم بوون هەمویانە کەوتنە خوارەوە تەنها ئەمانەوە لەبەرەوە زەرێکی زۆری پێگەی هەتاکو لە حامیلەی طائرات یعنی کە لێدرا چونکە شفرەکەی زانی فڕۆکەکانی یابان کە کەوتو بوونە شەڕ لە بەرزیەک شەڕیانە کرد بەڵام
ئەمریکا ئەیزانی لە چۆ شەڕەکەن و لە چ مستەوایەک ئەوان لە بەرزتر شەڕیانەکرد هەتاکو فڕۆکەوانێکی ئەمریکی لە مزەکەراتەکەی ئەڵێ زۆر سیر بوو یابانیەکان کە شەڕیانەکردوە تەنها بەسەریان بەرز بکردایەوە ئێمەیان ببینیوە لە ئاسمان شەڕەکە گۆڕە ئەوان لەبانەوە دابەزینەبان حامیلەی تائیراتی یابانی و لێیاندا بۆمبێکی لێدا بۆمبەکە سوفە کەوتە بەر فڕۆکەیەکی زیرۆ میتسۆبیشی کە ویست بفرێ تانشەکانی بنەوەی سوتاند و تەقیەوە یان لە شەڕەوەکو باسم کردو بازێت شتێ دێ سوتفەیە ئەبێتن باش وڵاو ڕەنگە پرسیار دروستکارە لای بینەرانیش مەسەلەن جەنەراڵێک وەکو نمیتز کە شفرە یان کۆدی نهێنی پەیوەندیەکانی یابانی دۆزیوەتەوە کۆمەڵێک کۆدی نهێنی تری سەربازی دۆزیوەتەوە کە ئەوە ئەو شەڕی پێ کۆنتترۆل کردووە بەچی دەگا بەمە تەنیاخی برەی یان دەبێت ئالێتێکی لە بەردەست بێ یان گرروپێکی لە بەردەست بێ تۆ چۆنە ئەگەی بە شفرەی وڵاتێتر بۆ نمونە فڕۆکەیەکەوێتە خوارەوە فڕۆکە هەمووی شفرەی تایە ینی بڵین جیازی ساڵی تایە سەر فڕۆکەیە جیازێ ئارتی ئارکەی هەیە بۆ مەسافاتی کورد فڕۆکەوانەکان لە بینی خۆیانە قساکەن هەیە نەخێر بۆ مەسافاتی دوور هەتاکو غەواسە بڵین مودەمیرات و ئەوانە هەمووی ئەم جیازەی تایە ئتصالات شفرەکە لە ناوەوەیە دانەیە لەمانە بکەوێتە دەستەوە دانشی ئەیخێنیتەوە ئەگەی بە زۆر شتیت ئەگەی بە زۆر شتیکە پێ شەش مهندسی زیرەک دیێنی کە تەحلیلی کەن لی تێ بگەن توانی شفرەکەی حل بکەی ئەبوو حاڵاکەوێتە دەستەوە زۆر باش باسی ئەو شەڕانەمان کرد کە لە نێوانەوە دوو وڵاتە ڕوویداوە یەکێک لە شەڕە خوێناویەکانی تر دوورگەی ئۆکیناوا بوو کە ئەمە یعنی شەڕێکی زۆر سەخت بووە لە دوای ئەوەیشتر ئەمریکا ینی دوای گرتنی ئۆکیناوا باڵادەستی خۆی لە شەڕەکە بە تەواوەتی پێشاندا لە ئۆکیناوا چی ڕوویدایانی ئۆکیناوا ئەبوایە ئەمریکا بیگرێتن ئەگەر ئۆکیناوای نەگرتایە هیابان نێزیکی ناکەویتەوە ئەگەر سەیری نەخشە بکەی ئۆکیناوا لە یابانەوە 550 کیلۆمەتر دوورە قاعدەی بەحری تایە مەتاڕاتی تایە تۆ توانی ئەو فڕۆکە خانانە بە کاربێنی بۆی فڕۆکەی تۆ بگا بە یابان 550 کیلۆمەترە بەڵام تۆ لە حاملەی تائیراتەوە گەر لە دووری 1000 کیلۆمەتر بێ سەختە ئەبێ لی نێزیک بیتەوە لەبەرەوە ئەمریکا ئابوایە بیگرتایە لێرە زەرەرێکی زۆریدا باسیش ناکرێتن یعنی ئەرقام ناوترێتن لێرانە بەڵام لە کۆتاییە توانی کە ئۆکیناوای گرت کۆتایی بە یابان هات لە دەریایە ئەویش باس لە کوژرانی هەزاران سەرباز و زۆر ئەرقامێکی زۆری هەیە بەڵام ناتوانانی بڵێ ئەوەنەیە لە شەڕە چکە تۆ لە ناو شەڕە ئەگەر بڵێ 1000 کوژراوم هەیە بەلایکەمەوە 200 کەست هەیە بزرە مەفقودی پێوترێتن دیار نییە ئەمە بە کوشتار نە بە کوشتار حیسابیەکەی نە بە بریندار ینی لە ناوەڕاستە ماوەتەوە وەڵی مەفقود بزر بووە ئەمە شخصە لەبەرەوە ڕقامەکانی زۆر بەرز بوو ژمان گرتنی ئۆکیناوا تەواو ینی ئەو مستەڵە حەسەحاکە بە تەواو بە سەرکەوتنی ئەمریکا بە جۆرێک لە جۆرەکان لەو کاتەیە ئاژمار کرێ ناڵی سەرکەوتنی تەواو بەڵام تۆ نێزیک بوویتەوە لە ئەمراتۆریەتی یابان گووا تۆ لە دوورەوە شەڕ بکەی نەتوانی بگەی پێی کوان نێزیک 550 کیلۆمەتر ما بگەیتە جەزیرەکانی یابان واتە یابان چییە ئەبێ لەمانە بکشێتەوە دیفاع لە بەرگری لە خاچی خۆی بکانەوەک لە ناو وڵاتێترا شەڕ بکاتن وەکو وڵاتانیکە تەواو شەڕەکە گەیشتە وڵاتی تۆ وڵا مەبدەئێکی سەیری ینی یابانیەکان سەربازانی یابانی دەگێڕدرێتەوە لەوەی کە بۆ مەسلەی خۆ بەدەستەوەدان کاک سەلام زۆر عینات بوون ینی خۆ بەدەستەوەدانیان نەبووە خۆ کوشتنیان هەبووە بە نموناڵێ بە شمشێر خۆیان کشتووە بەسەوەی خۆیان نەدەن بەدەستەوە ئەمە چۆن بووە ئەم مەبدەئە لە چیەوە دروست بووە بۆیان یامان هەر لە قەدیمەوە لە ئەمبراتۆریەتەوە یعنی بڵین لە زمانی ئەمانی کە پێیان ئەوت سامۆڕایی مەبدەیەکیان هەبوو ئەمبراتۆر شتێکی پیرۆزە لەلایەن
تاکو ڕادەیە یانویست بیپەرستن ینی پەرستن لەبەر ئەوە تەنازلیان ناکرد لە شەڕە بە هیچ جۆرێکی دۆڕاندنیشیان قبول ناکرد ینی خۆیانە کوشت بەستە پێناوەی ئەوەی نەڵی پێی کە شەڕت دۆڕاندووە کەرامەتی وە قبولی ناکرد کە بەی کردووشیانە لە کردویانە بەڵێ کاتی ئیستیسلامی ئیمپراتۆری یابان زۆر وەزیرەکان خۆیان شیرەکانی خۆیانیان دەرکرد و خۆیانیان کوشت قبولی ئیستیسلامیان ناکرد ئیمپراتۆری یابان کە بڕیاریدا ئیستیسلام بکاتن وەزیرەکانی ینی تەسلیم بوون نابێ کە تەسلیم بم من قبولی ناکەم تۆش ئیمپراتۆری ئەڵەی تەسلیمە بم واتە تەسلیم بە بەڵام من نایکەم هەموو خۆیان کوشت شیرەکانیان دەرکرد و خۆیانیان کوشت هەر لە بەردەم چاو ئیمپراتۆر خۆیانە کوشت بڵێ لەم شەڕانەدا زۆر باسی کامیکاز دەکرێت کامیکاز چییە هەر بەڕاستی ینی باس لەوە دەکرێت کە ئەمانە ئینتیحاری بوون یان چۆنەڵی گەشتی وەنوەی ئەڕۆی تویتر ناگەڕێیتەوە حەزەکەم باسێکی کامیکازەکان بکەی ڕۆڵیان چی بوو لەو شەڕەدا کامیکاز جارێ خۆی وشەیەکی زۆر کۆنە کامیکاز بە معنای ئەڕیح المقدسە ینی ڕەشەبای پیرۆز دێتن کۆن لە سەدانی ڕابردووە کاتێک کە چین هێڕشی بردە سەریابان نەمەڵێن بەو باخیرە قەدیمەکان تەختەکان و شیراعی بوو ینی یابان توانایەوەی نەبوو بەرامبەر بەم هێزە بگرێتن بەڵام سودفەی کرد لە نەوەڕاست دەریا ڕەشەبایەکی زۆر بەهێز پەیدا بوو ئەم سەفینانەی هەمووی تێشکاند و نیوەی لە ناودا لەبەرەوە یابانیەکان ئەو ڕەشەبایان ناونا کامیکاز باش کامیکاز کاتێک ئەمریکا نێزیک بووە مەبدەی ئەو ڕەشەبە پیرۆزە هاتەوە مەیدان کە یابانیەکان خۆیان بکوژن بۆ وڵاتی خۆ یابان زۆر سیر بوون بۆ وڵاتی خۆیان چونکە ئەگەر ببینی ئیمپراتۆرێتی یابانی داگیر نەکرابوو پای بێگانە لەسەر ئەو خاکەدا نەندرابوو ئەویان قبول ناکرد بێگانەیە بێتن پای لەسەر خاکی خۆیان دابگرێتن و داگیری بکاتن لەبەرەوە دەستیان کرد بە عملیاتی ئینتیحاری کە پێیانەوت کامیکاس لە فڕۆکەوانەکانە لە تۆڕبیدەکانە لە غەواسەیان دروست کردبوو ینی بچووک وەکو تۆڕبیت نەفەرێ چووە ناوێەوە کۆنتترۆلیە کرد لە بن دەریاوە تێتەگرت بۆ هین لە قولی نزمەوە تێتەگرت بۆ باخر ئەمریکەکان ئەمە پێیانەوت وەنوەی یەک ڕێگایە گەڕانەوەی تیانە تەریق بی لە عودە هەڕۆی گەڕانەوەی ئەبێت تەواو کۆتایی پێات ئەگەر لە فڕۆکەیە بێ بۆ نمونە سیرتە کرد تۆ بۆمبەکەت فرێدا لە باخیرەکەتدا سوتا پێویست ناکە خۆت بخەیتە بانی خۆت بتەقێنیتەوە گەڕایەوە بەڵام ئەمانی من دەریاوە ئەوانە نانەخێرەوەوانە هیچ مەجاریتیانە هیچ تەواوە ڕوا تازە هەرێ بێ بمری هیچ مەجاریتیانە لێشی نەدەی هەتاکو چوە ڕووی هەر لە ئەخینکەی لە بناوەکەیە بەرەوە بێت لێدەی خۆت بتەقێنیتەوە کامیکاز ئەمە بوو کامیکاز ئەمانە بوون زۆر عجایب بوون هەتاکو ینی بڵین سەرکردەکان دائیمەن بە هەوڵیانەدا سینگڵ ینی گەنجیان هەڵبژاردایە کە ژنی نەبوو ینی مەرجداریش بووە و ینی ئەوەی خێزانی هەبوو مناڵی هەبوو سێ چوار مناڵ دایمەن بیویستایە کامیکازی بکە ڕێگرە بوون لێی مەیکە تۆ ساحێب عائیلەی و ئەوانەی بەڵام هێش ئینجاش لەگەڵ ئەوەیە نەخێر زۆریانەیان کرد لەبەر خۆشەویستی وڵاتەکە لەبەر خۆشەویستی وڵاتەکەیانە خێزانی هەبواە مناڵی هەبواە گوێلەوە نەبوو یەکسەر ئەی کرد خۆی بە فڕۆکەکە فرێدایەبان حاملەی تائیرات یان مدەمیرەیان فڕقاتەیە باسکردنی ئەم کامیکازە بەم شێوەی کە جەنابەت باست کردێک درۆنی ئێستایی بیرخستمەوە کە درۆن هەیە خۆکوژیە ئێستا دێت و بێ بتەقێتەوەی تر هەدەفی پێکێ نەی پێکێ فڕۆکەوانیشی نییە دەشوبێنرێبەوە بەڵێ ئاینی معادلەیە بەڵامەوەنەی هەیە ئەمە بە شەرتیای نامرێتن ئەوەی یابان نەفەرە لە ناوی خۆی کوژێ ئێستا کە درۆن لە دنیاە ئەیبینی ینی سەتەها سەرباز هەیە تایبەتی لە شەڕی ئۆکرانی و رووسیا ببینی درۆن بە دوای سەربازەکەوێ ڕاکات فەنگی فرێدا بەسەوێ نەجاتی بێ لێدا و ئەی کوژێتن وە درۆنیش هەیە
بێفڕۆکەوان درۆنی گەورەوا لە سیارەدا لە فڕۆکەی ترەداتن عینی معادلێ عینی شتنتیحاریە کە و درۆنان یاری گەڕانەوەی نییە تازە بیتەقێنی بەڵامەوەی کە تێگرێ خۆی دانیشتووە و درۆنەکە ئەڕواتن وەکو فڕۆکەکە و بڵین غەواساتی قەزەم نییە ئەوانەی یابان کە بەکاریان زۆر باش لە ناو شەڕە گەورەکەی دێوان یابان و ئەمریکا شەڕی جۆرا و جۆر زۆر ڕوویداوە باسمان کرد زۆر حەزەکەم وەڵا باسی توانای سەربازی هەردوو لا بکەین بزانین کامیان چیە بووە چی نەبووە کامیان زۆر بەهێزتر بوون لە ڕووی چەک و ئەسلیحە و فڕۆکە و ئەوانەی کە بەکاریان هێناوە لە شەڕانەدا بەس پێش ئەوە پێشتر باسی فڕۆکەی میتسوبۆشیت کرد لە لای ئێمە هەر بەس ئۆتۆمبیل یعنی 20 مانەکە یابان میتسوبۆشی ئۆتۆمبیلی هەیە ئەو جۆرە ئەوە وردەکارەکەی باسکەی و دوایی بێتە سەر وردەکاری هەردوولا لە ڕووی توانای سەربازیەوە جارێ ئەو وشەی میتسۆبیشی میتسۆ بیشی باش ژمارە سێ لەگەڵ ئەڵماس ئەنی سێ ئەڵماس سێ ئەڵماس میتسۆ بیشی ژمارە و سێ ئەڵماس میتسۆبیشی کۆمپانیایەکی زۆر کۆنە فڕۆکەی میتسۆبیشی دروستەکرد بەڵام جۆری هەبوو ینی لە کەی ئای 44 کەی ئای 48 ئەو جۆرانە و ئێستاکە شەر سیارەیان هەیە و تاکۆ ئەم ڕۆژەش لە 2025 ین هەر فڕۆکەی میتسۆبیشییان هەیە ئێستاش دروستیەکەن کۆمەجموعەیەکیان دروست کردووە فڕۆکەی میتسۆبیشی بەڵام نوسخەی F16 ئەمریکیە هەر عینی کە سەیرەکەی شکڵی F16ەیە بەڵام دەستکاری کراوە لەلایەن تکنۆلۆژیای یابانیان تیای داناوە و هەنێ چتیان بۆی زیاد کردووە بەڵام هەر ناوی میتسۆبیشیە زۆر باش بابێنە سەر توانە سەربازێکە بەڵێ هی هەردوولا چۆن بوو ینی مقارنە ئەکران بە یەک لەو سەردەمەدا مقارنە یا تاکتیک زۆر دەورێ بینی مقارنە ناکە ینی یابان لە سەرباز و لە دەریا لە ئەمریکا بەهێزتر بوو بەڵام ئەمریکا لەوەتی هەیە تکنۆلۆژیا ینی حەلی شفرە زانین دوژمن چییە کاتن ئەمە سەرچیە تۆ لە شەڕە کە بزانی دوژمن بە تەماشیە تۆ ئەتوانی کەمینی بۆ دابنی ئەمە بیتە توانای دەریای یابان بەرامبەر بە دەریای ئەمریکا دەریای یابان زۆر بەهێزتر بوو بەڵێ زۆر بەهێزتر بوو بەڵام ئەوە بوو کەوتە میدوی دەبێت یاش و کۆتایی پێهات یابانیەکان مەبدەیان زیاتر بوو بیر و باوەڕیان بۆ نیشتیمان بۆ وڵاتی خۆیان بە کوشتەدا بەڵام وڵاتانی تر وەکو بەریتانیا ئەمریکا و ئوسترالیا و نیوزیلەندا و هۆڵەندا نەخێر بۆ شێوازە نەبوو بەڵام ئەمان تکنۆلۆژیاکان و هەتاکۆ ئەم ڕۆژە زۆر کەسم بیستوەڵێ تکنۆلۆژیای یابان یەکەمە لە جیهانە نەخێر یابان زۆری ماوە بگا بە تکنۆلۆژیای ئەمریکا زۆری ماوە باسی سیارم بۆ نەکەی هەتاکو باسی سیارەی تیۆتان بۆ بکەی کاکە تیۆتا شۆفر لێتە بگەڕێەوە پەنجاکان سەیریکە شۆفر لێتە ڕێک هاوها گۆڕانکاری تکنۆلۆژیای سەربازی ئەمریکی هیچ وڵاتێ ناگاپی زۆر وڵاتێ بابەستی شەڕە یەکلاکەرەوەکە بکەین بۆمبە مەترسیدارەکە بۆمبی ئەتۆمی کەیتر ئەمریکا بەکاری هێنا ناکازاکی و هێرۆشیما دوو بۆمبی بەکارهێنا بۆیان چی ڕوویداوە شەڕەکە یەکلا کردەوە ها بۆمبی ئۆتۆمی کە بەکاری هێنا لە دژی یابان ئەمریکا بۆ ئاگاداریت ئەمریکا خۆی سێ بۆمبی هەبوو یەکەمی تەقان تێست بۆ تاقیکردنەوە دوانیمە دوو دانەیمە کلێکیان بە ناوی لتل بۆی لەگەڵ فاتمانە کوڕی بچووک و پیاوی قەڵەو دانەیەکی لە هێرۆشیمادا دانەیەکی لە نیاکازاکیدا ئەمریکا بە هەموو هێزیەوە کە گەیشتە بان یابان و یابانی بۆمباردمانە کرد باش ئەیزانی کە یابان بڕوخێنێ و داگیریکە ئەمریکا نامێنێت ئەمریکاش کۆتایی پێدێت هەچ مەجالی تیان نیە نە سەربازی ئەمە نە دەریای ئەمە نە فڕۆکەی ئەمە
ئەگەر بیستایە یابان بە شەڕی تەقلیدی بیگرێتن چکە یابانیەکان پێتم وت نیشتیمانی خۆیانە پەرست ئەمبراتۆریانە پەرست شتێکی پیرۆز بوو لەلایەنە تەسلیم نابوون لەبەرەوە ئەمریکا چاری نەما دوو ئۆتۆمیەکە بەکاربێنێ دژی هیرۆشیما و چاری نیاکازاکی ئەمبراتۆری یابان لەبەر گەلەکەی خۆی لەبەر میلەتی کە ئاما بە 100,000 کوژێ بەبانەوە بڕیاری ئیستیسلامیدا خۆی نێزانی مەسەلەن ئەمریکا نیەتی لەوە زیاتر دوودانەی هەیە لەو کاتەیە بڕیاری ئیستیسلامیدا و ینی نەیدەزانیە نەیدەزانی نەخێر وای دەزانی ڕەنگە ئەگەر تەسلیم نەبێت تەسلیم دەبێتنە وەختە تۆکیۆ لێ فۆکۆشیما شارەکانی تر بەر ئەم ئۆتۆمیانە ئەکەوێتن باش تۆقعی ئەوەیە کرد ئەمە یەکلاکەرەوە بوو تەواو ئەو تەواوی تر وەسیقەی ئیستیسلامی ئیمزا کرد ئەمبراتۆری یابان و کۆتایی بە شەڕەکە زۆر باشە بەڵام چیرۆکێکەکەی وەڵا حەزەکەم ئەوم بۆ باسکەی سەربازێکی یابانی ئۆنۆدا ئەوە شەڕ تەواو بوو بۆم تەقێنرا و ئیمپراتۆر تەسلیم بوو دوای 30 ساڵ اینجا ئەو تەسلیم بوو وازیەنا لە شەڕکردن چەندێک هاواریان لێ کرد ئەمە چۆن بووم چیرۆکە ئەم سەربازە بۆ هەروازی نایەنە ئەوەنەدا پێدەم سەربازی یابانی زۆر سەیر بوو کە فەرمانتەدا پێی ئەلێ لە بوەستە ئەوەستا تازە جوولانەوەی نەبوو تاکو فەرمانی وەرنەگرتایە لە فەرماندەکەی خۆی فەرماندەکەی خۆی هەبێ لەوە فەرمان وەربگرێ هەر ئۆنەدا نەبوو ینی زۆر سەربازی هین بوو ئێستاکە ئەگەر ئۆنۆدا با بڵین لە ڤێتنامە لە شەڕی ڤێتنامە 4,000 سەربازی یابانی لەوێ بە جێمان مانەوە لە جی خۆیان نەکشانەوە ئاخری لە کۆتاییە ڤێتنامەکان پێیان وەرن شەڕ بۆ ئێمە بکەن بۆی نەتان کوژین ڕازی بوون ئەم زەلامەش لە جێ خۆی چەقی بوو تەواو فەرمانم لە فەرماندەی خۆم وەرگرتووە لێرەم بەڵام نێزانی شەڕ کۆتایی پێ هاتووە لەو ناوچە دوورە هەرچەنە خەڵکە هات لە ئاسمانەوە فڕۆکەی مەسەلەن ئەمانی بڵین گشتیاریوانەوە قاقزیان بۆی فرەدا کاکە شەڕ تەواو بووە بکشێرەوە نەخێر فەرماندەم فەرمانی داوە پێم لێرە بم ئێرە بپارێزم 30 ساڵە زەلامە مایەوە تاکو و فەرماندەکەیان دۆزیەوە بە گۆچان اختیار کۆتایی پێهاتوە وەرە ئەم زەلامە بگەڕێنەوە گەڕایەوە بۆ لای فەرمانی داپێی وتی جەنگتەوە بۆ بکشێرەوە یا لەوانە دەکشایەوە بە قسەی فەرماندەکەی بە قسەی فەرماندەکەی خۆی واتا ژاپۆن سەربازی ئاوهای هەبوو ئەو کاتە وەڵا حەزەکەمە ڕایەکی خۆت وەرگرم وەکو سپۆرێک شارەزایەکی شەڕ ئەم لەحزەیە ناوەنی چی ئۆنادا لەو دەقەیە کە بە قسەی فەرماندەکەی کرد و فەرماندەکەی ئەمری پێکرد بکشێتەوە دوای 30 ساڵ ئەمە چییە ینی خۆشەویستی خاکە خۆشەویستی شەڕە ئیتزاماتی سەربازیە بەڕستەیەک پێم بڵێ بەڵێ ضبط ڕەبط نیزام فەرمان پیرۆزە لە لای ئەوان تاکو مردن من لێرە ناکشێمەوە تاکو فەرمانم بۆ نەیەتن بەڵام لە جەنگی ترە کە شەڕ زۆر سەخت بێ سەرباز بەجێ ئەڵێ بەس یابانیەکان وا نەبوون لەبەر ئەوە قومبلەی زەڕی بەکارهێنا ئۆتۆمی دژی یابان پێتم وت ئەمریکا پاشە ئیزانی یابان بگرێتن خۆشی لە ناوی چووە هەر وەکو پێتم وت دیانی وڵاتی خۆیان ئەپەرستن دەست ئەوەیە من هیچم نەماوە لە مەڵقێشە گەر شتێکت ماوەی زافێکی سپاس بۆ عەقید سەلام ئەسعەد ڕایشکاری 964 بەکارباری سەربازی سپاس دەکەم سپاس بۆ بینەریەوەش ئەڵقەی ترمانە بێ و زانیاری زۆر ورتر لەسەر ڕوودا و جەنگەکانی جیهان باز دەکەین لە سەعاتی سپر خواتان لەگەڵ سپاس قوربان باس دەکەم